سڵاتان لەبێت. چاکسازی و شێڵتەر دوو کەرتی گرنگی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتین. بە شێوەیەک دابینکردنی ژانێکی شایستا بۆ ئەوانەی لە چاکسازیەکان و بۆ ئەوانش لە شێڵتەرەکانن ئەرچی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە. ئەمە جگەلەوەی پێویستی بە کۆششی زۆرە بۆ پەرەپێدان و ئیشکردن لەسەر کەسایەتی زیندانی بۆ دووبارە گەڕانەوەیان دوای تاواکردنی ماوەی سزاکانیان بۆ کۆمەلگا و هەروها داڵدەدانی ئەم کەسانش کە لە شێرتەرە کۆمەڵایەتەکان ئێستا ژیان بەسەر دەبن. مەبەستمە قسە لەسەر هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بکەم لەسەر هەردوو کەرتی چاکسازی و شێڵتەر، ئەویش بە میوانداری خاتوو زەکێ ساڵح بریکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. خاتوو زەکێ بەخێر بێت. زۆر سپاس. ئەمەوێت وەک دەستپێک زانیاریم دەستکەوێت لەسەر ژمارەی چاکسازیەکان لە هەرێمی کوردستان چەند زۆر چاکسازیمان. زۆر سپاس بۆ بەرنامە هەوە بەرنامەکی جوانە و بشێ ئەو کار و چالاکیێت کابینانەیە حکوومەتە هەرێمە کوردستانی بخینە بەرچاوێتیت بینەرێتیت خوشتەوی. ئەمە هەرێمە کوردستانی 6 چاکسازیەت هەین و سێشوانە چاکسازیەت مەزنانە و ئەوە نەوێت و سەر 18 ساڵیەدا و سزادراون و هەر سێ پارێزگایەتیت هەرێمە کوردستانی واتە هەولێر و سلێمانی و دهوک سێ چاکسازیژی مەیەت هەین کویت ئەفرەتان و یەت ئەحداسانە واتە سنێلانە ئەوەن و تەمەنێوان یە تایبەتیت ئەحداسە ئەوە نەوێت تەمەنێوان 16 ساڵیە کێمتر و نافۆن چاکسازیەت یەت ئافرەتان و یەت ئەحداسەدا تەمەنێ کێمتر 16 ساڵیە و دیسانجی سزادرا و ڕاگیراویەت هەین لێت چاکسازیەت یەت مەزناندا بەس سزادراویەت هەین مجموعی هەر 6 چاکسازیە 5,000 کەسن. بینەر دەربارەی پلانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بزانێت لەسەر مامەڵەکردن لەگەڵ ئەو چاکسازیانە چی کراوە کە چاکسازی بێت لەو چاکسازیانە. ئەبخوو وەختێک و سەر وەزارەتە کاروبارێت کۆمەڵایەتی و بیدواتە پێدویە ئەو پرۆسایە چاکسازیە یا متەکامل توێرێدا بهێتە پەیڕاوکرد. پێدویەتیە توێ پرۆسێژی هەڤەنە و تو نافۆن چاکسازیادا ئەو هۆل و جهێتیت پێدوی وەکو پێدوی دیف ئستانداردی عالەمی بهێنە دروستکردن. خۆشبەختانە مە سێ چاکسازیەت هەین و یەت گەورانن هەر سێ چاکسازی بینە ئاڤاهیەت باشیت هەین هولێت باشیت هەین بەس گەل هەندێژی دال دیف قۆناغا یا ئەڤروکە ڕێژا یا چاکسازیە دوان هەر سێ چاکسازیەدا زێدەترە شوی ئستانداردێ بۆ هاتیە دروستکردن و 900 کەسن بۆ نمونە هەولێرە مەنزیکی زۆرترش 2000 کەسە یەتوان چاکسازیەکە بۆ 900 کەس دروستکراوە کە شوێنەکە بۆ 900 کەسە تاکیت ئەوە کاریگەری هەبیتن سەروێ پرۆسایە چاکسازی یان چاکسازیە یا تاکە کەسیت نافوێرەدا چونکو تاکە کەس پێدوی پندێ توێژەری کۆمەڵاتیە توێژەری دەرونیە پێدوی بڕاهێنانە یا پیشەیەکیە توێرێدا پێدوی پندەیەک و مۆلەت پێ بهێتەدا پێدوی پندەیەک و بچیتە بە خێزانە خۆ ئەمەوێت زیاتر قسە لەسەر چۆنیەتی مامەڵەکردنی ئێوە لەگەڵ خودی زیندانەکان بکەین کە لە چاکسازینە بەڵام با پێکەوە راپۆرتێک ببینین دواتە دەگەڕێنەوە فەرموو. یەکێک لە چاکسازیەکان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کارکردن بوو بۆ بە پلان و ڕێخستنەوەی کاری چاکسازیەکان لەوانە پلانی تەندروستی و یاسایی و ئەمنی و کۆمەڵایەتی بەو هۆیەوە توانرا کۆنتترۆلی ڤایرۆسی کۆرۆنا بکرێ لەگەڵ بوونی ژمارەیەکی زۆری بەندکراوان لە ناو چاکسازیەکان هەموو کەسانەشی لەو ماوەیەدا تووشی ڤایرۆسەکە بوو بوون لە دوو هۆڵی جیادا جیا کرابوون و ڕۆژانە هەموو جۆرە چارەسەر و خواردنێکی تەندروستیان پێدەدرا هەموو ڕێکارە تەندروستیە پێویستەکان کە بۆ کەسێکی توشبووی کۆرۆنا پێویستە بۆیان دابین کراون واک ڤیتامینەکان و میوەکان هەروەها ڕۆژانە براونەتە بەرهەتا و لە ڕۆژانی دواییدا کە تەندروستیان باش بووە وەرزشیان پێکرا و ئێستا زۆری نەیان چاک بوونەتەوە تەنها چەند کەسێک ڤایرۆسی کۆرۆنایان هەیە. پلانی تەندروستی ئەولوێتی کاری ئێمە بوو بۆی کە ستادراوەکان پارێزین لە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا چکە خۆتان نەزانن چاکسازی گەوران گەخوا نەخواست ئەم چاکسازی سادراوی یا دوانی تێبکەوێت ڕێژێکی بەرچاو لە سادرا و
تووشی ئەم نەخۆشی بن کۆنتترۆلش ناکرێت یان کۆنتترۆلی ئاسان نییە خۆتان نەزانن لە ماوەکانی ڕابردووە ئێمە لەبەر ئەم نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنایە ئەم مواجهەیەکمان ڕاگرت ڕاگرتنی مواجه بۆ ستادرا و کارێکی قورس بوو چکە ئەوەی کە زۆر دڵی پێی خۆشە و زۆر با بڵین چێژی لە دەبێنە بینینی کەس ئازیەکان لە نزیکە بۆی ئەمە هەر زوو پلانی ئەوماندانە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە لە ڕێگەی ڤایبەر و وەتس ئەبوو هەموو پلانانی کە ئێمە با بڵێ هەموو ئەو وەسایلە ئەلکترۆنیایی کە دەتوانێت ستادرا و بە ئاسانی خێزان و خانەوادەکی خۆ بینێت ئەومان دابین کرد بەشێکی ترمانەیە کە فۆکسی تەواتی ماخستۆتە سەر ئەویش بوون بەشی وەرشەکانە کە بۆن من لە خولی خاتی خۆی بینێتەوە کە زیاتر لە چل وەستای ئێستامانە چل سادرامانێکە خاتە و زیاتر لە چل دانشمان زیاتر لە چل سادراویشمان بۆ داناون بەردام بۆی فێرکردن ینی ئەم سادراوە دانیشی دوانی بۆ دانی فێریەکە و دوایی سول لەم دوانێکەوە دەگرین. هەریەکە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان بۆ 940 کەس دروست کراون بەڵام لە هەولێر ژمارە و کەسانی لە ناو چاکسازیدا نزیک بۆتەوە لە 2000 کەس لە سلێمانی 1300 زیندانی هەیە لە دوهۆکیش 2250 زیندانی هۆکاری ئەو ژمارە زۆرەژەوەیە کۆمەڵێک زیندانی تێدایە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە ئەوانن کە بە مادەی تیرۆر حکوم دراون و خەڵکی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراقن کە ژمارەیان 1600 کەسن ئەمەش بارگرانی بۆ چاکسازیەکان دروست کردووە بەڵام لەگەڵەوەشدا بایەقدان بەتوانە و بەهرەی زیندانی کراون و ڕاهێنانەوەیان بۆ ناو کۆمەلگان نەوەستاوە و ڕۆژ بە ڕۆژە سانکاری زیاتریان بۆ دەکرێت. لێرە کە دێتە ناو کتێبخانەی چاکسازی گەورانی سلێمانی تەنها بۆ کتێبانە ئاشنا نابی کە لە دەرەوە هێنراون بەڵکو لێرە ڕەفەیەکی تایبەت هەیە کە کتێبی نووسراوی سزادراوانن لە چاکسازی گەورانی سلێمانی لێرە سزادراو هەیە کە 5 کتێبی نووسیوە و تا ئەم ساتێش 40 کتێب بە تیراژی جۆرا و جۆر مۆڵەتیان بۆ وەرگیرا و بڵاوکراونەتەوە کە کتێبی سزادراوان بوون لە هەمان کاتدا لە ماوەی 6 مانگی ڕابردوودا 10 کتێبی جۆرا و جۆر ژمارەی سپاردنی پێدراوە چاپ کراوە لێرەش دانراوە. من مودەی 8 ساڵوە بۆ نیوەچێ لێرەم وەتوانی بە لەمە 8 ساڵ و نیوەیە سێ کتێب لە چاپ گەێنم بە هاوکاری دیارەکەی خۆمان بە هاوکاری چاکسازی گەوران کە کاراسانی باشیان بۆ کردوین کە یارمەتی دەرما بوون لە وەرگرتنی ژمارە سپاردن و چ بە فلتەری ئێرەدا ڕۆی وە کتێبەکانمان توانیمانە چەند کتێبێک و بە چەند سزادرایەکی تریش چەند کتێبێک بە چاپ بگەێنین لە ناو چاکسازی گەورانە کتێبەکانمانی تر ئەنواعی تایە شعری تایە دەرونی تایە و ڕۆمانی تایە. لە سەرەتای سەرەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی پرۆژەیەکی داوە بە ئەنجومەنی وەزیران بۆ چۆنیەتی کەمکردنەوەی ئەو چڕیەی لە ناو زیندانیەکاندا هەیە بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە پرۆژەکە تا ئەم ساتە جێبەجێ نەبووە بەڵام بەشێک لە زیندانیان ڕازین لەو خزمەتەی پێیان دەکرێت. ستافێکمان دروست کردووە بە باڵپشتی بەڕێز بە ڕێوبەری چاکسازی گەورانی سلێمانی و بە هاوکاری لێپسرای کتێبخانە ئەم ئستافە لە 4 کەس پێکاتوە هەموو ڕۆژ جگە لە پێنجشەم و جمعە و شەمە ناین هەموو ڕۆژە دێنە ئێلا کاروباری کتێبخانە هەمووی بەڕێوە دەبین. اینجا خوێنەرمانیشەیە ڕۆژانە 30 نەفەر تقریبن لە هەفتەگەیە 2 ڕۆژ بۆ بلۆک 2 ڕۆژ بۆ بلۆکیەک دێن بۆ خوێندنەوە. ئێمە خۆمان سەرپەرشتیەکەین کتێبە خوێندنەوە بە هێمنی و هەموو ڕۆژێک کاتەکە بە باشیە بەنەسەر و هیچ کێشە و هیچ دروست نابێت و زۆر ئاسوودەن و کە خوێنەوە ڕۆیش. هەموو کەسانەی کە دادگایی دەکرێن و بڕیاری کۆتایی وەردەگرن دەگوێزرێنەوە بۆ چاکسازیەکان کە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستانن کە بریتە لە چاکسازیەکانی گەورانی هەولێر و سلێمانی دوهۆک هەروەها چاکسازیەکانی ژنان و منداڵانی هەولێر و سلێمانی دوهۆک هەموو ئەوانشی هێشتا دادگایی نەکراون ڕاگیراویان پێدەڵێن. بەڵێ زەکێ خانوەکەوەی کە لە راپۆرتەکە بینیمان یەکێک لەو گرفتانەی کە ڕوبڕووی ئەو چاکسازیانە دەبێتەوە ئەو تەزەخومەیە لە ڕووی ژمارەی زیندان کراوان لەوێ. ئێوە باسیەوە دەکەن کە 940 یان بینایەکەی چاکسازیان 940 کەس ستاندار لە خۆی دەگرێت بەڵام 900 تاوەکو 940 پێمابێت لە راپۆرتەکە و ژمارە مابینی بەڵام ڕێژەکە زۆر زیاترە و هەندێک ئەرقامیش پێمان دەڵێن کە نزیکەی سەروی 1600 زیندانی لە ناوەڕاست و پەیوەندیان لە ناوەڕاست و باشووری عێراق هاتون و پەیوەندیان بە هەرێمی کوردستانی ئەوان ئەو تەزەخومەیان دروست کرد. مێت کۆمنتی تو لەسەرەوە بزانم.
بله بۆ vême pêşniyarێکیە وەکو وەزارەتە کار و کاروبارێت کۆمەڵایەتی ئەوێت باشوور و ناوەڕاستە عێراقە و نێزیکی 2000 کەسانە بهێنەوە گوهاستن بۆ جهەکێ دیتر ئێدی زڤڕنەوە بۆ جهێت باشوور بیتیان ناوەڕاست بیتیان ژیل هەرێمە کوردستانی جهەک بهێتە دەستنیشانکرێ بووان چاوەیە چەمچەماڵ کۆیەت حکوومەتە فێدراڵایە عێراقێنە بەس چەمچەماڵن ئەوانەژی جهەکێ تایبەت بوو بهێتە دانان بۆ هەندێک و لێرە بهێنە ڕاگرتن یانژی چاکسازیە یا هەولێرێ طبقا دوێ بۆ هەندە هۆڵ بهێنە دروستکەن بۆ هەندێک و بهێنە پۆلینکردن و ژێک جداکردن و بەنەسەری ئەوە هەردوو پێشنیارێتمانە بۆ هەندێک و شبێ تەزەخەمێ ئەم دەرباز ببین خۆشبەختانە وەکی منزانی و ئەنجومەنی وەزیرانجی هەری کار بیتن بۆ ئەمێت ڕێژەی باستان کرد 5001 زیندانی لە گرتوخانەکان و لە چاکسازیەکانن با پێکەوە تەماشای ئەو ئینفۆگرافیکە بکەین ئەوەی کە جێگای قسەکردنە لە ڕووی ڕێگەزنامەوە عراقی 4544 زیندانی ڕێگەزینێر هەیە لە بەرامبەردا 219 ڕێگەزیمێ هەیە کە ژمارەیان دەکاتە 4763 مەبەستان لە عراقیەکە واتە بە هەرێمی کوردستانیشەوە بەێ بەێ عراقی هەرێمە کوردستانی ژێبە و ئەوە ئەس بەحز ژێت کەم کومەدوێتن ئەم ببینە جهەکێ دیتر بۆرەپتر ئەوێت ترۆرێنە یعنی ئەوەی تیرۆر بینزومنی ئەوانەیە کە لە عراق بۆ من ئەو 2000 کە فەرمووتان یعنی ئەگەر 2000 لەکەم کەینەوە دەکاتە 2763 ئەوەختە ئەتوانێت جێگایەکەش باش بۆ تورکەکان 38 ڕێگەزینێر 5 ڕێگەزیمێ کە چلووسەیە ئێرانیەکان 91 نێرە 5 ڕێگەزیمەیە تێکرایان دەگاتە 96 زیندانی سووریەکان 66 نێرن لە ڕێگەزی نێرن هەروها وڵاتەکانی دیکەش هەشتیان لە ڕێگەزی نێرن 25یان لە ڕێگەزی من ئەمێت لێت بپرسم کە ئەوانەی تورکی و ئێرانی و سووری بۆ ناگەردرێنەوە شوێنی خۆیان و تەسلیم ناکرێن ئەوە ڤیۆبیتن ڕێکارێت یاساییت خود دەرباز ببیتن ڕێکارێت یاسایی ژیاوانە ڤیۆبیت تەنسیقە گەل حکوومەتە چونکو دوو وڵاتن پێک وەکوت بێژن هەفکاریە یا دوو وڵاتانە پێدویاک و عێراق بهێتە سەرهێل و گەل وڵاتێت جیران چ ئیران بیتن چ سووریا بیتن چ تورکیا بیتن ئەف علااقەتە ئەان ئەف تەنسیقە درست ببیت بۆ هەندێک و بهێنە باش ئەمە لە راپۆرتەکەی تێبینی ئەومان کرد کە وێڕای ئەو کۆڕۆنایی کە ڕوبەڕووی ناوچەکە بە شێوێکی گشتی بووە بەڵام ئێوە لە چاکسازیەکان ڕێکاری باشتان پێشکەش کرد واتان کرد کە تەشەنە نەکات ڕاستی کارەساتێکی گەورەدە بۆ گە لە زیندانەکان تەشەنە بکرێت تەشەنە نەکراوە پارەی یان تێچووی یەک ڕۆژی زیندانی کە ئەو ژمارە زۆرە بوو تازە باسمان کرد چەندە لە هەرێمی کوردستان ئەوە من زانی پارەی تێچووە یا هەر زیندانیەکی 12500 سەر حکوومەتە هەرێمە بۆ ڕۆژێک بەێ بۆچی چونکو جەهی توێ بوودا بینکەی توێ خارنێ بوودای بینکەی و هەندە جۆرە جلوبەرگە بوودای بینکەی و ئەو ورشێتیت کاری ئەوێت و فێری پیشەیەکیت بن ئەوان هەممی وەرشە ئەگەر هات و پێداویستی هەبن بۆ وێ وەرشێ یە بوتێ نەدابین کرد چه حکوومەت بیتن چه ڕێکخراوی دیبیتن هەرچەندە ئەمیت قەیرانەکە یا قۆڵ یا ڕێژێبێت زیاتر لە 6 میلیۆن دینار ڕۆژانە کولفێکیان 6 میلیۆن دینار بەێ کولفاوانە گەل هەندێژی دا پێشینیەکە هەی بۆ هەر بەڕێبەبەریەتێکی شوانە چەکسازیەت مازنە بیتن چیت ئافرەتان و یەت منداڵان بیتن کوش لای حکوومەتە هەرێمە کوردستانی وەیە تێنە دابینکردن خۆرنەوەش لای حکوومەتە هەرێمە کوردستانی وەیە تێتە دابینکردن ئەوە هەمی تەکلیفەیەک و مازنە سەر حکوومەتە زۆر باش ئەمەوێت بینەرش لەوە بزانێت کە سەبارەت بە خوێندن چێ ئەوانەی کە لە زیندانن یان لە چاکسازیەکانن دەتوانن درێژە بە خوێندی خۆیان بدەن بەێ من قوتابخانەمان هەیە لە چاکسازیە لە ناو چاکسازیەکان باڵێ لە ناو چاکسازیەکان هەل چاکسازی ئەحداسەوە بگرە حتى گەوران قوتابخانەمان هەیە دەتوانێت هەر لە بنەڕاتیەوە دەست پێ بکە و تاکو دەگاتە کولیژ و زانکوش ئێستاش هەمانە 35 کەسمان هەیە قوتابی زانکو و پەیمانگەکانن
لە مەجموعدا 374 قوتابیمان هەیە لە بە هەموو قۆناغەکانەوە. بە هەموو قۆناغاکانەوە بەڵێ. جگە لەوەش پەرەپێدانی مرۆیشان بۆ دەکرێت بۆ نووسین و ئەوانەی کە دەستی نووسین بەڵێ ئەوانەیە کە دەستونی نووسینە وەکو لە ڕاپۆرتەکەش دیار بوو کتابیان نووسیوە هەندێکیان ینی بوونەتە نووسەری کتاب لەوێ وەرشاتمان هەیە وەرشاتی کارمان هەیە وەرشاتی ڕاهێنانی ئەوەشمان هەیە بۆ نمونە لە ئەحدازدا حتا لە گەورانیش فێرکردنی مۆسیقامان هەیە فێرکردنی ڕەسممان هەیە ئیتر وەرزشمان هەیە لە وەرزشەکانیش مەلەوانگەممان هەیە لە ناو چاکسازیەکاندا ساحەی تۆپی پێ و تۆپی دەستمان هەیە لە ناو چاکسازیەکاندا بینە سەر وەرشەی کار حیلاقەیە ساڵۆنە نەجارەیە حتا تاسیسی کارەبایە سیناعەیە ئەوەنە هەموو باشە بە شێوەیەک باسەکەی بینەرێک حەز بکات بچێت ئەم زیندانە تکایە بینەرانی بەڕێز لەگەڵ ئەو شتانەشان کە بۆ دابین دەکرێت زیندان هەر زیندانە و لە چوارچێوەیەکی چوار دیواردا دەمێنەوە بۆیش هیوادارم کەس بیر لە تاوان نکاتەوە. ئینسان ئەگە دەچیتە ناو هەکەت مرۆڤ چیتە ناو زیندانێدا هەر ڕۆژە ئەولی هەزر هەندێک کێتەوە کۆدی چاوەدار چیتە. ما تجربەژی دیت ئەو فترە یا کۆرۆنایە کوت گوتەمەت ماڵ دابن کو ناو خێزانت خۆشی دەبوون بەس دیسانجی مە هەستێک هەبوو مەدڤیادار کەبین هەرچەندە عایلە هەمیا پێک بەبووش بە هەندێک زیندانژی ئەو جانینە و بێژن بەس گەل هەندێژی دواتر زیندانە بەێ گەل هەندێژی دا ئێکی و حکمەی عەدامێل سەر هەبیت ئێکی و یە تێرۆرێ بیتن یا یە کوشتنێ بیتن ینی حکمەوی ئاوا بیتن پێدویە شلایە دەرونی و بهێتە وەکوت بێژن مرتاحکردن شلایە دەرونی و دمژیل بیتم تشتێکی دیوە ینی دەفێر بیتە کارێکی هیڤیەکیا هەیک و دەرکەبیتن جارێکی ji ber hindê jî dê fêrî karekî bîtin bû nimûne çaksazîya gewrana dihûkê ez çûme wê dirkê saha wê hemiya kiriye cihê zîraetî wextê em behsê çaksaziyê dikin min gotî proseka ya giştgîr e yani ya pêk vegirêdaya tu dê çîte nav çaksaziyê dê fêrî şûlekî bîtin şilayê derûnî ve şilayê komalatî ve dihête rahênan و دێ زڤڕیتە بە نۆف کۆمەڵگای بۆ هەندێک و ئەوە بەری هینگێ کردی دووبارە نەکێتەوە. باش لە کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان پرۆژە یاسایەک چۆ پەرلەمان دواتر پرۆژە یاسایەکە بێگومان لە سەرمادە هۆشبەرەکان و کارتێکرا عەقلیەکان بوو پەسەند کراوە بوو بە یاسا ئەو یاسایە چەند دەستی ئەوە دەکاتەوە لە مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانی کە بە مادەی هۆشبەر دەژیر کراوە چۆن مامەڵ لەگەڵ ئەو دۆسیەوە ئەو یاسایە دەکرێت. ئەفخۆ ئەف یاسایە زۆرترە مادە و بەندێت توێ گرێدەوە پازارەتە یان ئەفخۆڤە ئەوە گرێدەوە پازارەتە کار و کار و بارێت کۆمەڵاتیڤە بەس چاکسازینەک و مادە هەفتێدا خۆت بینیتەوە گورەوی مادی پێدویە هەندێک سنتەر بهێنە دروستکردن بۆ هەندێک و چونکو ئەوێت چیتە چاکسازیەوە واتای کارئینای تجارت جیا پێکریش بەر هەندێژی هات تێتن چیتە چاکسازیەکێوە گورەی مادێت بەڵام پێشتر ئەوەی کە بەکاریشی دەهێنا هەر زیندانی دەکرات بەلێ بەلێ ئێستاش هەر زیندانیە بەس مە نەبێتن زیندانی بیتن چونکو مە دەبێتن ئەوی بەرەف چاکسازیە بین و فەلسەفا یا زیندانێت منوکە فەلسەفا یا چاکسازیکردنە ji ber hindê jî madê hûjber rêjeyeka zor ya navdahey û zor mixabinî ve li wê rêjê da afret jî kêtiye navdahey ji ber hindê jî pêşniyar û yan jî gûrey wî madê heftê yasaya madeyê karînana madê hûjber pêdiviye ku em rênimaiya derbikin yan jî sentera damezirên pêştir xۆتان نەزانم کە ئەوەی کە بەکاری دێنا لەگەڵ ئەوەی کە باڵێن بازرگانیشی پێدەکرد تجارەتشی پێدەکرد دەژیر دەکران و دەچوونە ئەو چاکسازیانە ئێستا بەپێ ئەو مادانە ئەمانە دەبێت بچنە مەسەحا ئەوەی کە بەکارێنێت چی کراوە لە کابینەی نوێن بۆ دروستکردنی و مەسەحانە و پلانتان چیە بۆ ئەوە پلانەمە ئەوەیە و ئەم سنتەرەکەی مازندانین لە هەولێرە پایتەختی هەرێمە دەستکراوە بە ئیشکردنەکە ڕێکارێت توێ جارە ئەمیل دەست پێکە یا جێبەجێکردنەوەیەوان ڕێکارە کو جهه 1000 حتی 1200 کسا بگریتن کش همی هریما کردستانه به نویره بو چاره سریه
ئەڤژی حتممە هەماهەنگیل گەل وەزارەتە تەندروستیەیە چونکو ئەوەندێت هۆری کار بن بۆ چارە سەرکردنەوەوان کەسێتێت توش بووی کار ئینای ئەف مادە پلانەمەیە داهاتی ئەوەیە و ئەڤ ئەوی سنتەری ئەم با لەسەر شێڵتەرەکان بیکەینە دواتەوەرەی ئەو پرۆگرامە پێکەوە راپۆرتێکی بنکۆلکاری دەبینین دواتر باسی شەڵتەرەکان چەکەین. لەگەڵ بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر سەردانی خانەی کوڕان دەکەین. خانەکە چەند جۆرە تەمەنێکی جیاوازی لە خۆی گرتووە. سەرەڕای هەموو قەیرانەکان بەڵام تەواوی پێداویستیەکان بە هاوکاری دەستگاکان و خێرخوازان کە بۆ منداڵێک لە ماڵێکدا هەبێ لەگەڵ پەروەردەکردنێکی دروست بوونی هەیە. ئەوەی تەنیا لێرە بوونی نییە، باوەش و ئامێزی دایک و باوکی بایۆلۆژی منداڵەکانن، هەرچەندە کارمەندانی ئێرە وەک منداڵەکانی خۆیان 24 کاتژمێر خزمەتیان دەکەن. بەسپاسەوە لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم بینایە دابین کردووە کە هەر مەسەلەن ئێستاخانەی کوڕان سێ ئاپارتمانمان هەیە، ئاپارتمانێک سێ تابقات، تابقێک دوو نوستن و هەڵداخلیەک و حەمامات و طبعاً مەطبەخی تێدایە لە بۆ کچانیش بە هەمان شێوە دابین کرا هیچ لەوەی خەرجی جیرفانیان هەیە کە مانگانە لە بۆ بچکەکان هەریەکی 30,000 لە بۆ گەورەکانیش 45,000 هیچ لەوەش مەسەلەن ستافێکی دابین کردیە لە بۆ خزمەتکردنی ئەو منداڵانە هەروەها لەگەڵ مقاول ینی عقدیان کردووە لە بۆ دابینکردنی خواردن کە خواردنێکی پێرفێکت زۆر باش ینی بۆ چوونی من لە هیچ ماڵێکی ئەو نەوع خواردنیە ئەوی لێرە دەدرێتن بەو منداڵانە زیاتری بەڕاستی کۆمپانیای کار گروپ کە ئەوە هەمیشە یارمەتی دەداتن و هیچ لەوەش ئەوە چەند مانگێکە هەر منداڵێک 45,000 پێدەداتن هەروەها دەستگای خێرخوازی حاجی یەحیا ئەوەش 20 دلار دەداتێ هەر مانگێک و هیچەوەی هاوکاریت کەش دەینیتن هەتا بتوانین لە بۆیان لەگەڵەوەش دەستگای خێرخوازی بارزانانی بە هەمان شت ینی ئەمانە بەگشتی و هیچ لەوەی یعنی مەسەلەن زۆر خێرخوازیت کە هەیە کە دێتنە ئێرە حەز دەکە هاوکاریان بکاتن ئەو جا ئەگە بە جلوبەرێک بیتن بە شتێکی کەمیش بیتن لە بۆ ئەو منداڵانە و کە حەز ناکاتن ناوی بینین. هەرچەندە ژمارەکانی ئەو کەسانی لە ناو خانە و شەڵتەرەکان و شوێنەکانی چاودێریکردن دەمێننەوە بەردەوام لە گۆڕانکاریدان، بەڵام لە ئێستادا 79 منداڵ و نەوجەوانی بێسەرپەرشت لە خانەکانی کوڕان و کچانی هەولێر خزمەت دەکرێن. لە سلێمانی 52 منداڵ و نەوجەوانان لە خانەکاندا دەمێننەوە، لە دهۆکیش 23 منداڵ و نەوجەوانی بێسەرپەرشت لە خانەکاندا وەک ماڵی خۆیان خزمەتیان پێدەکرێت. هاوکات نزیکەی 120 خانم لە شەڵتەرەکانی داڵدەدان لە هەرێمی کوردستان دەمێننەوە، لە خانەکانی بەسەڵاتچوانی هەولێر 56 کەس و خانەی بەسەڵاتچوانی سلێمانی 60 کەس کە هەندێکیان ئاساین و بەشێکی دیکەیان پەکەوتن و پێویستیان بە خزمەتی بەردەوام هەیە دەمێننەوە. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر دەڵێ نایەڵین هیچ کەسێک بێلانە و ماڵ بێت. خۆشحاڵین ئێمە بەوەی کە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سنووری پارێزگای هەولێر هیچ منداڵێک هیچ بە ساڵاتچوەک هیچ ئافرەتێک نابینەوە کە هیچ شوێنێکی نەبێتن و ناچار بوو بێتن کە لەسەر شەقامەکان ژیانی خۆی بەسەر ببات. ئەمە لە کاتێکدا کە ئەگەر سەیری وڵاتانی تر بکەین بەتایبەت وڵاتانی پێشکەوتو دەبینین خەلکانێکی زۆر بە ناچاری لەسەر شەقامەکان دەژین لەگەڵ ئەوەی کە قەیرانی داراییە لەگەڵ ئەوەی کە ئەم ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بوویتەوە، بەڵام بە هیچ شێوەیە کاریگەریەکی سلبی نەبووە لەسەر خانەکانی ئێمە لەسەر شەرتەری ئافرەتان لەگەڵ دام و دەستگاکانی تری ئێمە. ئەمەش دەگەڕێتە بۆ بەڕاستی ماندووبوون و شەونەخۆنی ستافی ئێمە لێرە بەتایبەت لەو کاتانەی کە قەدەغەی هاتوچۆ بوو ستافەکانی ئێمە نەک تەنیا لە ماوەیەکی دیاریکرا و بەڵکو بەشێکیان بە شێوەیەکی خۆبەخشانە ئامادە بن لە ماوەی 24 کاتژمێر ڕۆژانە لە خانەکان لە شەرتەری ئافرەتان بمینەوە بۆ ئەوەی هەم خزمەتی زیاتری ئەم چین و توێژانە بکەن، هەم ڕێگر بن لەوەی کە ئەم ڤایرۆسە بڵاو ببێتەوە. یەکێک لەو هەنگاوانی دیکە کاوەکو خەمی کابینەی نوێم و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سیر دەکرێت کارکردنە لەسەر بەرەو پێشبردننی پرۆژەی منداڵی جێگرەوە کە لە ماوەی ڕابردوودا لە سلێمانی دەستکرا بە تێزکردنی ئەم پرۆژەیە بە هاوکاری ڕێکخراوی ستێپ. لە ئێستادا 7 خێزانی جێگراوە منداڵیان لە خۆ گرتووە و ئامێزیان بۆ کردوونەتەوە. ئەوە یەکێک بوو بەڕاستی لەو هەنگاوە زۆر پیرۆزانەی کە خودی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران
کە پەسەندی ڕەشنووسەکەی کرد لە مانگی ساڵی 2019 لە مانگی یانزەیە و لە ڕەشنووسەکە پەسەند کرا لەلایەن خودی جەناویانەوە و لە ساڵی 2020ەوە سەرڕای ئەم قەیرانە و بەداخەوە ئەم وەزعانە لابارایی کە لەگەڵ کۆڤید-19 ڕوویدا لە مانگی هەشتا پەیڕەوەکە پەسەند کرا ئەوش پاڵپیستێکی زۆر یاسایی بوو کە شێوازێکی سیستەمێکی بۆ خێزانی جێگرەوە لە ڕووی یاساییەوە کە پابند بێت بۆ جێبەجێکردنی لە ڕای دادگاکانەوە و بێدەوارین لە کاتێکی زۆر نێزیکدا لە هەولێر و لە دوهۆکە ئەم پرۆسێسە بکەوێتە بواری جێبەجێکردنە و چەندین خێزان ئامادەنە ومێدەوارین ئینشاڵڵا لەگەڵ هەنگاوی ساڵی تازە یەکێکە لە پرۆژە سەرکەوتوەکانی وەزارەت کە بتوانین بیکەینە کاری جێبەجێکردنە وەکوکە لە سلێمانی جێبەجێکراوە. بە پێی مادەی پێنجەم لە ڕێنمایی خێزانی جێگرەوە ئەوە دیاریکراوەکەوە خێزانی جێگرەوە دەبێت عێراقی بێ و دانیشتووی هەرێم بێ و شایستەیی یاسایی هەبێ هەروەها بەخوو ڕەوشتی پەسەند و باش ناسرااو بێ و نەخۆشی گوازراوەشی نەبێ دەشبێت توانای لە خۆگرتن و بەخێوکردنی منداڵ و دابینکردنی خزمەتگوزاری چاودێریکردنی هەبێ تەمەنی ئەو دایک و باوکەش کە منداڵەکە وەردەگرن لە 25 ساڵ زیاتر بێت. بەڵێ زەکێ خان بۆ دەستپێک لەسەر شێڵتەر و خانەی بێسەر پەرشتیاران ئەمەوێت بزانین کە ڕێژەی چەند شێڵتەر و چەند شوێنی خانەی بەسەر پەرشتیارانی منداڵان و بەسەڵاتوانمان هەیە لە هەرێمی کوردستان. بەنسبەت شەڵتەرەکانی ئافرەتان ئێمە سێ شەڵتەرمان هەیە لە هەر سێ پارێزگای هەرێمی کوردستان یعنی هەولێر و سلێمانی و دوهۆک. شەڵتەرێکیشمان هەیە لە ئیدارای گەرمیان کە ئەو شەڵتەرە بوومەوەکی کورت یعنی 72 ساعتە ئەو ئافرەتێن دێن تووشی توندوتیژیە دەبن لێرە تێنە ڕاگرتن حتەکو چارەسەریە یا ئاریشەوان تێتەکردن و زبرنەوە ناف خێزانێت خوددا ئەگەر هات و نەهاتە چارەسەرکردن وی وەختی دێتە بە گوهاستنیان بۆ سلێمانیە یان بۆ جەهەکێدی واتە شەڵتەری دا نامێنیتن بۆ ساڵە ینی دێتە بە گوهاستن ئەوە نسبەتوان نسبەت خانێت چاودێریە ما خانێت چاودێریە هەر سێ پارێزگاهایەت هەی و واتە هەولێر و سلێمانی و دوهۆک خانەیەک جانیە جدایە یەک ڕانژیە جدایە لەگەل هەندێژیدا مە خانەیە ساڵماندانیە هەیک و ئەوژی دیسان لە هەولێر و سلێمانی و دوهۆکی سێ خانەنە ئەوژی مەیەت هەی دیسانژی مە بەرنامەکێ دیە هەی بۆ وان زارۆکێتێت ئەوێت سفر بۆ 4 ساڵی یعنی ئەمرێوان شنی کۆژدایک بن بۆ 4 ساڵی ئەم نەشین بێژین ئەف خانیەت بێت بێ سەرپەرشتانە چونکو ممکنە ئاریشەک هەبیت ما بەینا دایک و بۆ بێت واندا هیچ شوان خولێناکەنە خۆدەمش بەر هەندێ تێنە دینەوان خانە گەل هەندێژیدا ئەڤروکە مەبدەیە جیهانی ئەڤەیەک و ئەف زارۆکە ناف خێزانێکیدا بهێتە پەروەردە ئەوەی کە پێی دەگوترێت خێزانی جێگرەوە پێشێ بچینە سەر خێزانی جێگرەوە با لەسەر شەڵتەرەکان زانیاری بدەین بۆ نمونە ئاماری شەڵتەرەکانی داڵدەدانی ئافرەتان بۆ 1 ساڵ 2020 فەرموو هەولێر 300 ئافرەتە 11 مناڵی تێدایە سلێمانی 175 کەسن 8 زارۆکێت تێدا دووکێ 164 سێ زارۆکێت تێدا گەرمیان 36 کەسن زارۆکێکی تێدا واتە کویە گشتیە ساڵێکی 675 ئافرەتن 23 زارۆک لە بەرامبەردا خرجی 1 مانگ بۆ هەولێر 15 میلیۆنە بۆ سلێمانیە 8 میلیۆن و 500 دوهۆکی 6 میلیۆن و 500 چونکو کێمترن گەرمیان چونکو کاتیە مەصرفەکە واسەڵ سەر نینە یا هەی بەس پتر سەر پێشینەیە یا بەڕێوەبەراتیە بخۆیە مەجموعەوێت بیتە 360 میلیۆن بەلە بۆ ساڵێ بەلە وەک ئەو ڕێژەی کە کۆی گشتی ساڵێک 675 داڵدەدرا و ژمارەشیان 23 منداڵن ئەوانە بێگومان لە ڕووی دەرونیەوە پێشەموو شتێک پێویستە کە مڕعاتی باش بکرێن جگەلەوەی لە ڕووی تەندروستیەوە پێویستە مڕعات بکرێن جگەلەوەی لە ڕووی ئاسایشەوە دەبێت مڕعات بکرێن و گویان لێ ڕابگیرێت و پاڵپشتی بکرێن لەو شوێنانێک کە داڵدەدراون کۆڕۆناش
نەخۆشیەکی گەورە و کێشەیەکی گەورە بوو کە قەیرانی دارایشی بە دوای خۆینا لەو سەردەمەی کۆڕۆنا و قەیران و ئەو مەشاکیلانەی کە لە ڕێگەی کۆڕۆنا ڤایرۆسەوە دروست بوو چ کێشەیەکی بۆ ئەو شوێنانە دروست کرد چۆن زاڵ بوون بەسەر ئەو شوێنانی کە ئەو ئافرەتیان تێدا داڵدراون دەستپێکی من دەبێتن زۆر سپاسی ستافێ کاری بکەمە لە هەر شالتارێتمە چاکسازیێتمە چونکە ڕاستە کۆڕۆنا بۆ بەلکە هەندێک فەرمانبەر دەوام ناتکرد بە سۆن 24 ساعتی دەوام کرد چونکو طبیعەتی کارکردنەیە لێ وێ دەرێ پێدوی هەندێت کرد و ئەو بەردەوامی لێ دەرکێبن بۆ هەندێک و زاڵ ببن سەر وێ پەتای مەترسیەکە هەرە مازن هەبوو ناودەک و ئەگەر ئێکشوان ڤەگیرێت ممکنە هەمی ڤەگیرن ژبەر هەندێژی تاقیمەکە یا بەردەوام و هەفتیە دوسێ جارەت هاتەکردن دەستکێش ماسک ئەوە هەممی هەبوونە بۆوان و ئەگەر هات و یەکێکیجی توش ببە یەکسەر جدات کرد برە هۆڵەکە دیئی و کەرەنتین کرد وێ دەرکێ ڕێکاریت پێویە تەندروستی بەنابەروی هاتنە گرتنە بەر مدبێتن وێرە بێژم ژی و چاکسازیەت ماژی بنگەهێت تەندروستیە دانای هەر چاکسازیەکە بنکەکە تەندروستی ژیە هەی بۆ شەڵتەرەکانیش وایە بۆ شەڵتەرەکان وی ڕەنگینینە بەس بۆ چاکسازیایەت هەی بەس شەڵتەرژی یعنی ئەگەر هاتو یەک پێدوی بوو یەکسەر گەلدا برە دکتۆرێکی یانژی دکتۆر بوو ئەو کەسانێک کە لە شەڵتەرەکانن لە ڕووی کۆمەڵناس و توێژەری کۆمەڵایەتی و سایکۆلۆژیست و ئەوانە تا چەند کەسانی لێ هاتوون و تا چەند ئەو کێشەی کە لە ناوی ئافرەتێکەوە دروستە بێت نەک بە دوای چارەسەری بە دوای لایەنێک کەم جێڕاگرتن و دووبارە چاکردنەوەی کەسایەتی ئەو ئافرەتە و تەنزیمکردنەوەیان بۆ بکات هەندی دیف پێچێبوونا هەوڵ یا هاتیادان بە هەندێک و خەلکەیە بسپۆرە لەوان جەها کار بکاتن چش لایە دەرونی بیتن چش لایە کۆمەڵایەتی بیت حتا یاساییژی چونکو کنتاکەوان بەردەوام گەل مەسائلەتی دادگەهی و ئەوانەش بەر هەندێژی پێدوێ یاسایی بن بەس من دوێت تشتێکی ئاماژە پێ بدەم نسبەت چاکسازیە و بینایەتە مە بەحس کرد بەس نسبەت چاکسازیەت ئافرەت و سنێلا یان نەوجەوانە مە کێماسیەکە یاد بینایەتێتواندا هەین ئەو بینایەتە هێشتا ئەو بینایەتێت کەڤنش بەر هەندێژی ئەم نەشیاینە پۆلینۆیەوان کەسا بکەین ئەوێت وێرێدا هەین هەرچەندە شلای حکومەتە هەرێمە کوردستانێڤە لە هەر سێ پارێزگەها ئارتیە بهاتیە تەخسیسکردن بۆ هەندێک و چاکسازیەت نوی بهێنە یەت سەردەمانە بهێنە ئاواکردن و لیف ستانداردە یە عالەمی بهێنە دروستکردن و هەولێرێژی نزیکی 26 ساڵێ یا چوە بواری جێبەجێکردن جی ئاواهیەوان لانگاوەکانی کابینێ کوردستان و ئێوە دروستکردنی باڵەخانە و باڵەخانەی چاکسازیەکانە بەلە یا چوە بۆە بەس هینزانک و ئەف قەیرانە دارایی و شارێ داعش و دیسانجی پەتە کۆڕۆنایە ڕێگر بووە بۆ هەندێک و پتر بچیتە بۆرێ جێبەجێکردنێ ئەگەر هات و ئەف ئاواهیە هات ناوەواکردن وی وەختی شلای ستافیژی بە ستافی پێدوی دێبووهێتە دانان شلای پۆلینکردنێ بە مە مشکلێک نابیتن هەر ئێکل سەرچە ئەساسی هاتە تاوانبارکردنیان هاتە سزادان ئەو ئاریشە نابین داهاتیدا باش زۆر مەبەستمە قسە لەسەر توێژەری کۆمەڵایەتی لەو شوێنانە بکەم نەکە توێژەری کۆمەڵایەتی بەڵکو ئەو ستافی کە لەوێ کار دەکەن خۆتان نەزانن کە دامەزراندن لەم دواییە وەستاوە و ڕاوەستایە زیاتر پشت دەبەسترێت بەوانەیە کە لە پێشتر دامەزرابوون بۆ ئەوە چیتان کردووە ئایا ئەو توێژەرە کۆمەڵایەتی و ئەو کەسە پسپۆرانەی کە بۆ بە ساڵات چوان بۆ منداڵان بۆ شێلتەرەکان هەر بۆ خۆتە زانێرێکی لەوانە پسپۆرەتی جیاوازن یعنی شێوەیەکی مۆسوعی دیسکلۆپیدیا نییە کە یەکێک لە مەجارێک ئیشکا توانێت لە مەجارەکەیت کەش ئیشکا بۆ نمونە ئێستا دنیا بەو ئاراستە دەڕوات کە سایکۆلۆژیستێکی یان کۆمەڵناسیەکی تایبەت بە دۆسیەی منداڵان زۆر جیاوازەوەی بە ساڵات چوان لا ئێمە ئەو جۆرە پسپۆریە تێشکەمە بۆ ئەوە چیتان کردووە ئەوەل بەردەستێمە جەنابێت هەبخۆ ئاماژە پێدا کوون و کەمانە دامەزراندن هەنە نەگرێ بەس هەنە بەس ئەوەل بەردەستێمە وان ئیمکانیاتێت کێمێت مە هەین
و دیسانجی ڕێکۆ ڕێکخراوێتیێت چه UN وۆمان بیتن UNFPA بیت یونسف بیتن ساڵی بەحمەر بیتن ئەوان هەمی ڕێکخراوە وەرکشۆپەکان و ورکشۆپیان پێ دەکرێت جیایزێت بیت بۆ هەمیە gelek jara xul têne vekirin bu hindê ku rahênan pê bihêtekirin biçine. Lêl gel hindê jî da pêşniyara me bû dahatî ev ye ku akademiyayek bihête vekirin. Ku divê akademiyayê de rahênana ya stafê kariyê van şalter û çaksazî û evana hemiya bihêtekirin bu hindê ku bişên rengekê başta sere deriyê gel wan keys û twêjê nav لەبەرەوەی کە بابەتەکە زۆر هەڵدەگرێت بۆش پێم وایە بێت کاتی بەرنمەکەشم درێژ کردەوە بۆیش من دوا پرسیارم ئەمەوێت لەسەر خێزانی جێگەرەوە پرسیارت لێ بکەم مەبەستیە لە خێزانی جێگرەوە خێزانی جێگرەوە نوکە پرەنسیپێکی عالەمیە هەیە و خێزان زارۆک ناو خێزانێدا بهێتە مازنکردن بۆ هەندێک و شلای دەرونی بە مرتاحتر بیتن و اندماجاوی یا باشتر بیتن وقتی تیتر ناوا یا کمالگایدا نظام بری نوکه مخانه هبا نوکه جی خانت مد بردوامه بس گل هنده جدا پاریکاری یا رخرا یونسف و ستپا یا بریتانی یا امریکا محاولت کن کو خیزان جگره و پیدا بکن و تا زاروکت یه ناف خانیت یه به سرپرشتان دا اوانا ام بشین گل خیزانه که دمج کن کو هندی ام بشین او خیزان یا شلای نزیکی و نزیکی ویزارو کی بیتن بو نمونه متاوی بیت خالتاوی بیت ماموی بیتن خالوی بیت دا پیر و با پیرت بیبن یعنی بچیتر نافی خیزانه دا گل هندی جدا برانبروی هاریکاریه که مادی جبو بهت اکرن بوی خیزانه بو هنده کو او محبت و سوز و یا زارکینیت نافی خزانه دا ور بگیریدن شلایی که دیجی و اگر هاتو ما او خزانه یا نزیکوی نبو ما خزانه کادیا هی بلکه حسکتن زاروک نینن آنجی دویتن گل زاروکت خو زاروکه که دیجی گل مالا خدا کتن سرپرشتیاوی بکتن او تنگاوا بهنگاوا یا دوی داد هیتن که هم بشین بین ناف وی خزانه دا بەڵام ئەو مافی تەبەنیکردنی منداڵەکەیان هەیە ئەوە ڕێکارێت خۆ بێتویە هەبن ڕێکارێت یاساییدا هەبن تەعادات دێژێ هێنە وەرگرتن و دیفچوونە یا بەردەوامەوە بەڵێ بەبەستی من ئەوە بوو ئەو منداڵی کەسێتە ناو خێزانێشتر کە مام و خاڵ و خزمەکانی نیە خێزانێشترە بۆ نمونە منداڵێک لە هەولێر خێزانێک لە سلێمانیان لە دهۆک دەوێت ئەو منداڵە وەکو خۆی وەکو خێزانی جێگرەوە تەماشە بکە مافیەوەیان هەیە منداڵەکە تەبەنی بکەن بە پێی یاسا بە پێی یاسا دێمعاملە گەل هێتاکردن ئێدی ئەگەر ماف هەبیتن دەوی مافی دەنێ ماف نەبیت مافی نادەن زۆر باشە من کاتم تەواو بوو خاتو زەکێسەی ساڵح بریکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی زۆر سپاس کە لەگەڵمان بوو بەشێک لەو پرسیارانە وەڵاممان وەرگرت سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد